خۆزگە پێستێکی ئەستورم ئەبوو، لە ئەستورەکەم ئەخستە سەر ڕوو، کە بە هیچ تەریق نەبوومایەوە، ئەکەوتمە کایەی ئەم دنیایەوە. پێکەوە دنیا و دینارم ئەبوو، بە دەوڵەمەندی ناوم دەرەچوو. کە دەوڵەمەند بم کەسیشم نەوێ، خەڵک لە خۆیەوە شوێنم ئەکەوێ. لە هەموو شوێنێک نەوەک لەم شارە، دینار بە مەعنا دنیا و دین ئارە. شای شاعیرانمان وەک موو دەقیقە، هێندە غەدری دی بە سیل و دیقە. هەندێ ناموسیان ئەوێ بەلاتی، هەڵالخۆریە و کەم دەسەڵاتی. لوغەت بە ناموس ئەڵێ مێشوڵە، قەدری ئەم دەورە بە پارە و پووڵە. خەڵک لە مەعاریف بۆیە ڕائەکا، خوێندەوار بێکار بەرد بەبا ئەکا. ئەنجامی خوێندن مەئموریەتە، جێگا نەماوە تەحین زەحمەتە. خۆ کەسیش ئەمە لێک ناداتەوە، تۆ لە چیت بڕۆ بە ڕێگاتەوە.